هیلاری کلینتن لەگەڵ جۆ بایدنی جێگری سەرۆک لە پەنسیلڤانیا هەڵمەتی هەڵبژاردن دەکات و پشتیوانی کلینتن لە بیرروڕاوەگرتنەکانی ئەم دوایانە بەرز بووە بە شەکی لەبەر مەترسی دەنگدەران سەبارەت بە لێهاتووی دۆناڵد ترامپ بۆ بوون بە سەرۆک. هیچ گومان لەوەدا نییە کەوا ترامپ لە ڕووی شێوازی ڕەفتارەوە ڕاڕایە و بە تەواوی لێهاتوو نییە ببیتە سەرۆکی ئەمریکا و فەرماندەی باڵا. بیرڕاوەگرتنەکانی ئەم دوایان نیشان دەدەن نێزیکەی یەک لە سەرسەی ئەمریکایەکان وا باوەڕ دەکەن ترامپ لە ڕووی ڕەفتارەوە لێهاتووە ببتە سەرۆک، لە کاتێکدا نێزیکەی 6 لە 10 وا باوەڕ دەکەن کلینتن لێهاتوو بێ. ئەوەش نیشان دەدەن کە زۆر لە دەنگدەران متمانە بە کلینتن ناکەن بە سەرەکی بەهۆی گومانەکانەوە سەبارەت بە بەکارهێنانی دەستگای ئیمێلی تایبەتی لە دەمی کە وەزیری دەرەوە بوو. ترامپ لە میانەی وتارێکی ئەم دوایانە لەسەر سیاسەتی دەرەوە هەوڵیدا ڕەوشەکە بە دش کلینتن هەڵگەڕێنێتەوە. ڕوودا و دوای ڕوودا و ئەوە دەردەخەن هیلاری کلینتن توانای هەڵسەنگاندنی نییە، هەروەک بەرنی ساندەرز ئاماژەی پێدا و ئەو خانما کەسێکی هزر ناجێگیرە و ڕاڕای و ناتوانێت وڵاتەکەمان بەڕێوە بەرێت. ترامپ دەتوانێت سوود لە خواستی خەڵک بۆ گۆڕانکاری وەربگرێت و نێزیکەی دوو لە سەرسەی خەڵک دەڵێن وڵاتەکە لەسەر ڕێڕەوێکی چەوتە، بەڵام هەردوو پالێورا و لای دەنگدەرانەوە بە چاوێکی نەرێنی سیر دەکرێن. نزیکەی 6% ئەمریکانەی پرسیارمان لێکردن وتیان تێڕوانینمان سەبارەت بە ترامپ نەرێنیە. هەروەها ئێستا نزیکەی 55 بۆ 56% ئەمریکیەکان بۆ چوونی نەرێنیان بەرامبەر بە هیلەری هەیە. بۆیە ڕێژەی ناپەسەندی هیلەری ئەوەندە بەرز نییە. ڕفتاری ڕاڕایی ترامپ لەم هەفتانەی دواییە وەک مەسەلەیەکی سەرەکی بەرز بووە بەهۆی بەرپاکردنی هەندێک ئیدعای گوماناوی و تێبینی و هێرشەکانی. سکات فۆلکنەر دەڵێت زۆر لە کۆماریەکان خوازیارن ترامپ شێوازی وتاری نەرم بکاتەوە و زیاتر تیشک بخاتە سەر هیلری. ترامپ ئێستا پێویستە خۆی بگۆڕێت، ئەوەش مانای میانەڕەوی یان پەلاماردان نییە. بەڵکو تەنیا ئەوەیە بانگەوازەکەی بەرفراوان بکات بۆ بەشداریەکی زۆرتری ئەمریکاییەکان. ترامپ جارێکی دیکە ئاڵوگۆڕی لە ڕێبەرایەتی هەڵمەتەکەیدا کرد بە ئومێدی سەرکەوتنێکی سیاسی، بەڵام گۆڕانکاری لە شێوازی هەڵمەتی مشتومڕاوی بە دووردانە. من ناگۆڕێم ئەوەی هەمووان باسی لێوە دەکەن، من ڕفتاری خۆم ناگۆڕم و هەر وەک خۆم دەمێنمەوە. کلینتن لە بیرڕاوگرتنەکانی ئەم دوایانەی نیشتیمانی و لە ویلایەتە سەرەکیەکاندا پێشکەوتنەکی سەقامگیری وەدەستێنەوە و باشترین دەرفەتی ترامپیش بۆ وەگەرخستنەوەی هەڵمەتەکەی ڕەنگە ئەو کاتە بێت کە یەکەم دیمانەی سەرۆکایەتی لە درەنگانێکی مانجینۆ ئەنجام دەدرێت. حەیدەر کەریم، دەنجی ئەمریکا.